هەوڵ و ماندووبوونەکانیان بۆ پەیداکردنی بژێوی ژیانە و ئەم دەستەیە لە کرێکاران دووجار پشویانە، لەلایەک یادی ڕۆژی جیهانی کرێکارانە و لەلایەکی دیکە ڕۆژی هەینیە. بەڵام بێ جۆدانە حەوانەوە بەردەوامن لە کارکردن و پەیداکردنی چەند هەزار دینارێکیان پێ گرنگتر بوو لەو یادەی لە زۆرینەی وڵاتان و لەوەها ڕۆژێکدا کە یەکسانە بە یەکی ئایار و مای ڕێز لێگرتنی زیاتری کرێکارانە. ڕۆژی جیهانی کرێکارانتان پیرۆز بێەوە چۆن ئەمڕۆ لە ئیشوکاری خۆتانن؟ وەڵڵا خێر بێ بسات چاو ئێوە ئێمە کرێگارن دەژنە هەموو پیرۆز بە کرێگار ئێمە وەکو خەڵکی فەقیرن کرێگارن یعنی نازانن لە ئەمڕۆ وەکو ئیشە بێ نابێ دانیشە لە ماڵەوە ئیشمان هەیە ئیشەکە وەکو کرێجینە خانومان هەیە بکرایە مەسرەفی ماڵە مناڵە ئەوانە هەموو لەمە پێویستە لازم بدەنە حاضر بکەم بە ئەو مناڵانە. زانیاری تەیە کامڕۆیەکی ئایارە ڕۆژی جیهانی کرێکارانە؟ وڵا ئێوە ئەشیاوانەمان نازان ئێمە ئیشمان هەبێ ئیشاگەن ئاخر ئیشی ئەمڕۆ عوتڵایە و ئەمڕۆ ئەوەیە لایمان نییە ئیشمان هەیە لازم ئیشکەن کرێگارن ئێمە خەڵکی فەقیرن یعنی نابێ ڕۆژای ئیشەکەن ئەخۆن ڕۆژای ئیش ناکەن ناخۆن. مەیدانی دەستی کارکردن کە نزیک و بەردەم مزگەوتی گەورەی شاری سلێمانیە هەندێک لە کرێکاران چاوەڕێی کەسێکن هێز و بازویان بخاتە کار و داهاتێکی ڕۆژانەیان لەو ڕێگەیەوە دەست بکەوێت. بژێوی ژیانمان هیچمان دەست ناکەوێت 2000 پێیاکەین بەخوران ئەنجا کاکە داواکەم لەم حکومەتە بژێوی ژیانمان بۆ دابین کات. چی بۆ ئێوە بکە حکومەت؟ وەڵی تر کورە لای بڵێم چی بە قورئان شتێکمان بۆ بکات کورە ئیش نەماوە کاسبی نەماوە کاکە ئەم فەقیرۆ ژارە کرێت چی کورای تر ئاوە. کرێکاران لە حکوومەت و سندیکاکان نیگەرانن کە وەک پێویست نەهاتوونەتە سەرخەت و پارێزگاریان لە مافی ئەوان نەکردووە. خۆ ئەم وڵاتی ئێمە کاکە یان بەس بەناو سندیکا هەیە ئەیانە ئێمە ئەوە 20 ساڵە ئیژەکەین و وەسای لە بقین و وەسای دیوارین و بەڵام هیچ شتێکمان بۆ ناکەن بەس ساڵانە کە ئاچین هیچتان بۆ ناکە سندیکای کرێکارە ئەتانەوە چیتان بۆ بکە؟ ئێمە خۆی ساڵانەکە ئەچین یاهاویەکان بۆ تازاکەنەوە داوای 20,000 لیەکەن و بەڵام هیچ بیمێکی ئەمریکاریشمان نییە. چوکارتان چۆنە ئێستا وەکو کرێکاران؟ وەڵی هەر بە عام کەمە کزایان ڕۆژی 5,000 ئاوا 4,000 7,000 زیاتر نییە. یەکی ئایاری ئەم ساڵ هاوکاتە لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە بەهۆی ماوەی کەرەنتینەوە زیاتر لە مانگێک کرێکاران بێکارمانەوە و لەم قۆناغشدا کە جوڵەی بازاڕی کارکردن بە هێواشی دەستی پێکردووەتەوە ئەوان دەیانەوێت قەرەبووی ئەو ماوەیە بکەنەوە کە هیچ بڕەپارەیەکیان پەیدا نەکردووە. داسیار محەممەد گەلی کوردستان سلێمانی.